به حاضری 12 گروپ گووند کردی ششمین فستیوال نیو دولتی هلپرکا بانه دست به کار بود. جوازی فستیوال او سالکه دگل سال در بازبوی هاتنا 2 گروپ لجولمیرگی و دهوکیه. یکم ساڵە کە بۆتە نێودەوڵەتی 5 دەورەی پێشوو ناوچەیی و ئوستانی و کشوەری و ئیترمە یەکەم جارێتی کە چۆتە ئاستێکی نێودەوڵەتیەوانێ ڕێژەی بەشداربووان زۆرە 80 گروپ هاتنە ئەم فستیواڵەوانێ لە هەموو ناوچەیەکی ئێرانەوە یعنی با بڵێن شار بوو 3 گروپی بوو هەر 3 گروپەکەی کاری ناکرد بەڵام لیژنەی بازبین لیژنەی هەڵسەنگاندن 12 گروپی سەرکەوتویان هێنا قۆناغی کۆتایی و بۆ ماوەی 3 شەو ڕۆژ چێبرچێیەکەن. ئێمە لەبانە نەمامێکمان چقاند ئەو نەمامە گەورە بووە لام بۆ بەدارێکی باش بە یارمەتی هەموو گروپانێک کە هەموو ساڵەکاتون و بوونە بەشێک لەم فستیواڵە شکر بەخوا ئەلان ڕۆژ بە ڕۆژ گەورە بووە. ئامانجی سەرەکی ئێمە سازکردنی بەستێنێکە بۆ ئاڵوگۆڕی کولتورە جیاوازەکان لە ناوچە جیاوازەکانی کوردستان وە شکر باشمان پێکاوە هەروەگە بینن لێرە گروپەکان هەڵپەرکەی ناوچەکان فێرە بن ئەیبنەوە بۆ ناوچەی خۆیان ئەی گوازنەوە و هەمومان پێکەوە ئامانجمانەوەیە نەهێڵین هونەری ڕەسەنی کوردی چاندی کوردی بفەوتێت و بمرێت. لعبه میدانه بر چاوه خلکه لیکم شو ششمین فستیوال نیو دولتی گووند کردی لبانه 6 گروپ گووند و هلپرکا و بریو گرو او بند آوین کو شو داویه که دی بیتا ایکم جسحرا کردی نجیب عبدالمجیدی بانه